خۆزگە دارەی دنیا ئەکچۆڵە یارم وایە دڵداری دیم نەدەکردو باید لە دنیاە ڕێگای مزگەوتێم نەکرد چونکە خانەی خوددایە تۆ بێشی بەدڵم دەکرد وەگی وەسفوز و لەی خایە ئێستاش خوددایە بمداتێ یاسیە و دڵم وایە خاتر زەم نادەنیشم لە دەرشی خانەقایە شەو نوێژ و تاعەتی زۆر بەس دەکەم بە دوعایە بە یەک بگەن شیژ و لاو هەر کەسێ بە وەفایە بۆ یوسف سایلۆیە کوردی ڕوکنی دنیاە لەگەڵا و کاک دەشتیەی زۆر بەخێر بن خوددایە شاد بێ ڕێکا سویدی ئەو لەو مەزنی سەیدایە کرێکاری زراری کوردی ڕوکنی دنیاە مامڕێبین زراری شانمان وەشان یەکدایە شاد بێ دیدار شێخانی بۆ شاد بێ ئەو ئاغایە دۆستی سەید زەوادیە و لێک نەبن خوددایە لێک نەبن خوددایە جێبی ڕێکان سویدی وەسفت دەکەم بە یەکدەر جێبی ڕێکان سویدی وەسفت دەکەم بە یەکدەر شتێک لە دەستە من بی وەک ئۆباما و تۆلی بلێر پەیکەرت دروست دەکەم لە زی و وەڵماس و زێر پەیکەری تۆ دادەنێم لە ناو نافورەی هەولێر بەسکەی شێرە هەر شێرە ئەبێ هەر پێی بڵێ شێرێ دڵم ڕێکان سویدی ساوم ڕێکان سویدی بژین ڕێکان سویدی یاڵ ڕێکان سویدی کەسم ڕێکان سویدی ساوم ڕێکان سویدی لە چاوم خۆشتر دەوێ هەر بژی کوڕی هەولێر چاوی ژیار بندیانە بەسکە شێرە بەسکە شێر سەبۆتە دڵدارم دەرناچێ لە خەیاڵم لە فەیسبووکی ناسیم وا لە دووری دەناڵم سڵاوێشی بۆ ناردم دەیگۆ من کەژاڵم خەڵکی شاری ئەو لێرم تەمەن 22 ساڵم ئەمنیش جوابم دایەوە بەناسینت خۆشحاڵم تووشەوە نایێتە خەت بێ ئاگایە لە حاڵم پێرێ پێم بۆ ناشیرن بۆ ناپرسی هەواڵم شێمە شەیدە دووساوی کاڵم لەو خوددایەم داوایە ببیتە بووشی ماڵم قەولە بۆ داواکاریت بنێرم دایک و خاڵم دایگۆ من مێردی ناکەم سەید جارێ منداڵم بۆ دیدار شێخانی سەدان لێوەک ناپاڵم ئەو شۆ زۆر دڵم خۆشە لای ملازم هەڤاڵم بۆ ڕێباز شێخانی بەدیتنی خۆشحاڵم پایەدار بێ کاک ڕێبین وا دانیشتوە لە پاڵم بۆ یوسف سایلۆیە و سەدان لێوەک ناپاڵم دژمنی ئاڵادە ماڵم ماڵم ڕەندا ئەو تیرە دەبۆ لە مهندا یار و کشێ لێنەما ئەبڕۆخێ بە سەرمەندا دنیا بەبێ هێرساوی تۆ زیندانە کۆت و بەندا تۆ سەرنەمت خۆش دەوێت ئەمنیش 200 ئەوەندا لە خۆمم خۆشتر دەوێت ئەو خوددا و خودداوەندا بۆ ڕێکە شویدی بۆبی دەڵێم نەو بەندا بە ڕێکانەوە خۆش بێ ئەو کەسەی لە سویدا کرێکاری زراری سڵاو لە تۆ لەو مەردا کرێکاری زراری سڵاو لەو کوڕە مەردا سەید جەواد زراری وەکو یاخی سەیدا بۆبی دەڵێم نەو بەندا سەید جەواد دەدبێنم خۆشەویستە بۆ بەندا بۆ منازم مەڤاڵی براگرچ کە تە بەندا لە چاوم خۆشتر دەوێ ئەو دیدارە مەردا ڕێکەی شێخانیاتوە خوایە پایەی بڵەندا چاوم ڕێبینی برام ئەو زراریە مەردا
ئەوە یوسف سایلۆیە یاخی بینە لەو بەندە ئەوە یوسف سایلۆیە یاخی بینە لەو بەندە خدایە ئەوەندەی تر لە یوسفی بەزیادکە لە یوسفی بەزیاد بێ براگرچکەکە بەندە واللهی بەبیلای سوێندم بەو خداوەندە ئەگەر مەحەش ڕاوەستێ ئەگەر مەحەش ڕاوەستێ ژێڕاگرە بۆ ئەو بەندە لە یوسف سایلۆی گەڕێ معاشی هەر هەموو دائیرەکان دەدا هەی دائیرەکانم دەدا شاروێرانیان هەڵی گرت زەڕە و گۆزە بایدێ لەو تەپ و تۆزە کەسگەی لەم لە لاڵۆزە واڵۆزە واڵۆزە باعیس کەسمان تێنەگا بانگم لێ بکە مۆزە هەلە بەراو گەرنەی دەمرم پێنزەردا دەڵێ مۆزە دەڕوا دەچێتەکانی لەسەر شانی تیگۆزە بۆنی هەناسەی خۆشە دەڵێ عەتری تیرۆزە هەموو کاتم لەگەڵ تۆ دەژن و شادی و نەورۆزە بێ بەڵا بێ ڕێبین با پێ نەڵێ بەپۆزە شادی یوسف سایلۆیە چونکە بۆ من دڵسۆزە بەدڵە بە خێری دێنم شادی ئەو گەنجە کۆزە بۆ دیدار شێخانیش با پێ نەڵێ بەپۆزە سەید جەواد لێرەیە زۆر بەخێر بێ ئامۆزە هاي دواهی دەردەکەم ڕەندی دەبڵێ ماچت بەسەندی دەواهی دەردەکەم ڕەندی دەبڵێ ماچت بەسەندی وەگر دەستۆری دەڵێ هاتوومە سەودا سەری لە دڵی داوەم بەندی ئەوەندەم خۆش دەوێتن ئەزانم کچە کوردی ئەوەندەم خۆش دەوێتن ئەزانم کچە کوردی ئاگاداری باڵای بێ باڵای بێ باڵای بێ باڵای بێ باڵای بێ هاوارە خداوەندی ئاگاداری باڵای بێ هاوارە خداوەندی بۆ ملازم مەڤاڵە زۆرم دیتی بە مردی دڵم ملازم ڕێباز ئەزانم مەرد و ڕەندی بۆ ڕێکەی سویدی چاوم ڕێکە سویدی خاڵە دەشتی بەخێر بێ زەبتی دەکەم لە بەندی بۆ یوسفی سایلۆ کوڕە هەنارەی زۆر مردی بۆ یوسفی سایلۆ هەنارەی زۆر مردی ئەو جەدەچمە خزمەتی بەڵێ سەید جەوادی لە چاوم خۆشتر دەوێ وا بۆبی دەڵێم بەندی ئەوە تا ئەویش داینا ترام پەسۆری کوردی ترام پەسۆری کوردی سەردەشت و سەقز و بانە بە چاوێکت هەرزانە هەڵاتن ئەوتەوانە گرتم گۆزم پێدانە دەوای دەردم شیلانە یاخوا عەمرم نەمێنێ بۆ زولفەی لەم مەشانە شەی لە زین و کاکەمەڵ من کوشتەی تیرتانە لە شەیدایدا مەزدون وەک من نەبووە دێوانە وەرادە بە قلیژی کوژرا من بە جەوری زەمانە سەردەشتت بە قوربان بێ هەتا ناو ماڵی بانە هەزار ماشەڵڵا جوانە هەر دەڵی سبیلکانە لەڕێی سەراوێ توش بووم گرتم گۆزم پێدانە ئامازیاخی بۆت دەڵێ لەگەڵ ژیار بنیانە بۆ یوسف سایلۆیە بەدڵ دڵم چاومانە هەڵایە دار بێ کا یوسف دەڵێ ئاغا سوڵتانە بەدڵ بە خێری دێنم هەت نایدەم بە بێگانە مام ڕێبین زراری ئەو بەندەمە و هادانە شادیم لازم ڕێبازی دەڵێ شێخی سەنانە لەگەڵ لازم هەڤاڵی لە یەک نەبن ئەو دوانە بۆ ڕێکە شێخانی بەدڵ دڵم چاومانە شاد بێکرێک هەر زراری بەتوانایە بەتوانە ئەو سویدیم بۆ شاد بێت چاو مەعمە ڕێکانە دەی دکتۆرە خانی دڵم پێم بدە ساراسەرێ دکتۆرە خانی دڵم پێم بدە ساراسەرێ مەهێڵە لەم بەخارە ئەمری زمانی مەڵوەرێ ئای دکتۆرە خانی دڵم
دوورم کە لەسەرای نەژوژیانی تاڵیم پڕە لە بیراوەری پڕ لە شین و گریان و ئازار و دەردەسەری پڕ لە شین و گریان و ئازار و دەردەسەری مێژ و داعەت بەردەوام لەسەر ڕێ پێغەمبەری سەردەمانە شیشگەڕام تەواو ئەو سەری ئەو سەری سەید زەواجی ئەبدەمن بە پیر و پێغەمبەری ژیای تەمەنی گەنجیت سپی بوو دەوروبەری بەفری نیشانە پیریت هێواش باری ئەسەری دارەکت ڕادەوەشان گەڵا و کۆڵی دەوەری ئێستا گاڵتەت پێ دەکەن سۆڵەکەکانی سەری لە چاوم خۆشتر دەوێ بە پیر و پێغەمبەری دیداری شێخانی بەڕاستی تێکۆشەری لەگەڵ ژیار بنیانی یەک بیر و یەک باوەڕی بۆ یوسفی سایلۆ ئەبێ هانای بۆ بەری دڵم یوسفی سایلۆ ئەبێ هانای بۆ بەری بۆ خاڵە کریەکار بەڕاستی بەختەوەری مامە ڕێبین نەبینی ژینی پڕ لە کەسەری سڵاو لە ملاسم ڕێباس بتبینم بەختەوەری ڕێکە شێخانی هاتووە دانیشتیوە لەو بەری چاوم ڕێکان سویدی ئەبێ هانای بۆ بەری یوسف سایلۆ بەقبەتە وەک دەبابە و کۆپتەری هەی وەک دەبابە و کۆپتەری